لەگەڵمانە زۆر خۆشحاڵم هیوادارم ئەم فیلمەکان ئێمە دوو ئامانچە بوو لە دەرێنانی فیلمەکە من پێشەوە بەڕاستی کە باسی هەموو کەسانم کە ئێستا ئامادە بوون و ئێستا لەگەڵ مامانتەوە. چالاکی ئەمڕۆ یەکێکە لە چالاکیە فراوانە پێکەوەیەکان کە گروپی کاری بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی لەسەر بنەمای جۆری کۆمەڵایەتی GBP Working Group لە سلێمانی سەرپەرشتیار و بڵێن سەرۆکایەتی ئەم چالاکی ئەمی کردووە ئەم چالاکی ئەمڕۆی کردووە. چالاکیەکەی ئەمڕۆ بەجیا لە چالاکیەکانی تر ئەتوانین بڵێن ئەزمونێکی نوێ و نیشاندانی کۆمەڵێک لە سپۆت و کورتەفیلم و هەتا ڕیپۆرتاژ و دکۆمەنتەری لەسەر کاری ڕێکخراوەکان لەسەر کێشە و گرفتەکانی ناو کۆمەلگای کوردستان و هەر یەکێک لە ڕێکخراوەکان بە جۆرێک لە جۆرەکان توانی بووی تونند و تیژەکان نیشان بدات و ڕێگە چارە و هەتا چۆن بیکەینە پرسەکانی کۆمەلگا چۆن کۆمەلگا زیاتر لەگەڵ ئەم پرسانەیە بێدووە چۆن بتوانین بوەستینەوە بەرامبەر بە هەموو تونند و تیژی و کوشتن لەسەر شەرەف یان دەزڕاگەیشتنی کەسانێکی پەراوێزخرا و بەڕێکخراوەکان. لێرەیە بڵێن ئەم گروپی کارە دەیان ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیتیە ئەندامە و هەروەها ئاژانسەکانی نەتەوە گرتوەکان خۆی سەرپەرشتیەکات هەروەها حکوومەتی تیا لە ناو گروپەکەیە بەڕێوەبەرایەتی بەدواداچوونی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان بەڕێوەبەراتی کاروباری کۆمەڵایەتی کە شەڵتەر لە هەموو کوردستانە بەڕێوە دەبن و هەروەها بەڕێوەبەراتی تەندروستی کە کارێکی تری گرنگە کە ئێمە کۆمەڵێک لە کەیسەکان لە ناو خەستەخانەکانەوەیەتە ناو ڕێکخراوەکان. ئەمانە هەموو ئەو ئەندامی ئەم گروپی کارن کە کۆمەڵێک ڕێکخراوە وەکوتم لایەنی حکومی وەتا ئاژانسەکانی نەتەوە گرتوەکانە. هۆکاری دروستبوونی ئەم گروپە بۆ ئەوەیە کە بتوانێت توانایەکی زیاتر لەسەر کەیسەکانی تونند و تیژی زیاد بکات لە هەرێمی کوردستانە و وەستانەوەیەکی پێکەوەی دروست بکات کە زۆربەی کارەکان پێکەوەیە و بتوانین ئاستی بەڕێوەبردننی کەیسەکان لە ناو ڕێکخراوەکانە زیاد ببێ و چۆن ئێمە بتوانین لەسەر یەکسانی جەندەری لە هەرێمی کوردستانە پێکەوە کار بکەین.